ئەی ئەمرتان نەمێنێ بۆ چ پۆلیسێکە خۆ دووتەلی بوون ئاساپانتان کردبوومەوە ئەو سەرسێرانە بۆ چۆ ڕیان کرا؟ قوربانجان نازانم بۆ ئەوە بەڵام دڵنیام یا ئاوا ڕۆشتون یا ئاوا ڕۆشتون نانا قوربانجان وابزانم ئەرێ بەڕاست بۆ چۆ ڕۆشتن جۆرەکە قوربانجان ئەمانە شتێکیان کردووە دڵنیام بۆیە ڕاکەن ئەو خەڵکە بە ڕاناکە من بۆ ڕاناکەم ئەمانە هەڵبەتە تاوانیشان کردووە بۆیە شتێکیان لەژێر سەرایە ئافر تۆ ڕاستە چاکی دادەجان شکر باشی ئەرێ کوڕێکی نەبینی لێرەوە بڕوا ناوەڵا چۆن بوو قۆز بوو ورەدا بڕە ئەی پڕ بەسەریان خاک بە دامانیان لە دەستی من ڕزگاریانە بێ با لێرەوە ڕاکی وەر شام هاتیوە چی لێ هات بۆ خاتری خوا ها تۆڵینیان گرتێ تۆ سەیدێن پۆلیسانەش کە ئەڵێسی کۆتێنن پێتەوە نووسێن تخوا باشە چی بکەین دادە چۆنی باشی؟ خۆش بنیاکەم فەرموو ئەڵێم زەحمەت نەبێت دوو زەلام خۆی نەکردو بە ماڵیەوەیە؟ ناوەڵا زەلام بەخۆی کابێرە یعنی من دێئیشم دانیشم ڕاقبەی خەڵک بکەم ئەوە چییە؟ وەختی نامختان بۆ نییە ئەوتی سێری چیەکەی؟ قوربان سێری ئەو دەمەکە قڕ بەسەر ئەوەی ئەمە ژنێتی بڕە پێی وەختیەوە وەرە چیمەنە بڕین غەتاسی سوتاو دەێنین سپلی چاقینەوە خەلەفەی شکاوە کڕین غەتاس دەێنین جل قارسەکەین چیمەنە بڕین دوو کەسی نەبینی ناوەڵڵا جانجا بەرەوە ئاخرنا ئەوە لەسەر لەحنەکەی گرتبووم بەڵێ خاڵێکیان دوو پیاوە نەبینی لێرەوە ڕاکەن چۆنی بوون بە باڵا کورد بوون کورد وڵاهینا کورد وڵای من ئەمڕۆ کورتم نەبینی و ئەڵم هینا ئەی چیان لە بەرا بوو یەکێکیان پانتۆڵێکی بێزی لە پیابوو لەگەڵ تیشێرتێکی سپیە یەکێکیان شەرواڵێکی قاوەی و کراسێکی ڕەبعاتی لە بەرا بوو وڵاهی نەمبینی وتی دانەیەکیان چی لە بەرا بوو یەکیان پانتۆڵێکی بێجی لەگەڵ تیشێرتێکی سپیە ئەوەم هەر نەبینیوە ئەی ئەوەی تریان ئەوی تریان شەرواڵێکی قاوەی و کراسێکی ڕەبعاتی لە بەرا بوو شەرواڵێکی قاوەی و کرا ئەبێ لە سیارەیە بینی بێتم ئەو زەلامەیان ئەوە دوا وەڵامە وڵایتم هەر ئەوەنی لێزانە ئەها کوڕینە سەیریکە خەڵک بژێوی ژیانی چۆن پێیاکە ئەو سەرسەریانەش هەڵبەتە شتێکیان کردۆ بۆی ڕاکەن يلا خوار رزقي خوار رزقي بقسم اخي كل قلنا احنا ازيان ليه بيه خوار رزقي خوار رزقي شي ما نبرين قار سكين خوار بوستا برادر ورا 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 كي ورا ورا
تێ بۆ دوام کەوتووی ئەڵێم وەرە سەرکەوە بە ساقا گەرمایە گڕە و بە ئاخر گیراوم دەستگیران نارم دەستگیراناری ئەی دەستگیرانەکە چوو زانێ دە وەرە سەرکەوە ئاخر ناتوانم باڵا جوان گیان ئەمەوێ گەرما نەبێ گەرما ئۆف لە باڵا بەرزە جگەرێکمی تێ جگەرە خۆی ئەرە وەڵا بەسەر چاو جگەرەیەک تێمێ بەس بە مەرجێ ماچێکم بەری چی؟ ماچ دەباشە دابەزە جگەرێکم بەرە ماچێکە دێم ڕۆنە وەرە ساقڵ بم هەردوو جگەرە دەبیگرە شەرم مەکە گیانەکە چرخە پێ وەی ئەوە خۆ پیاوی ڕی خوێری بۆ خۆکرۆ بە ئافرەت ڕاوەسەر تۆ لە دوورەوە بەندی دڵی منێ دەرهێنا خۆکرۆ بە ئافرەت خوێری باش ئەو بۆ خۆکرۆ بە کچۆڵە داڕستی من بە شێ زانی بێ ئەدەب ئەی بناکەی داناوەشێ خۆکرۆ بە کچۆڵە خۆم لێ قەوماوە خەریکەی قەومێنی بڕدی ئەرە فازیل ئەو علامات و شتە بۆ هەڵگرتمەوە کە ڕامان کرد قوربان لە شۆژاوی بیری ئەوم هەر نەما ئەی ئەمرێ نەمێنێ گوێ بگرێت ئەو دوو خوێڕی هەر لەم ناوەنها نابێ لە دەستمان دەرچێ هەر ئەبێ بیانگرین ئەوە بێ بە چالاکیکی زۆر گەورە بۆ ئێمە تێگەیشتن چالاکی چیشتی چی گەورم لەبانیوە بەتوانین بۆمان ناچینێن باوازیان لەبێن و بڕایەوە وەرە چی نەوێت بێ توی دارە ناکەم لە دەورێ گەڕێم تۆ لە شێ بە ساقڵ بە دەسێ ئەمرێ نەمێنێ چی دێ ئەوە چیتە من بێ توی دارە ناکەم بە قوربانە بم بڕۆ تۆ چیەکەی ئاخر بەرەڵا باوە پێ بڵم تو ئاخر چۆن دنیا ئاخیر نابێ تۆ بەم قچە قژینی وەڕۆ چێقی لە دەرەوە وی ئەوە چیە ئەوە چیە وڵی من قوبولی ناکەم ئەمە چی قبول ناکەم چەتیو من تۆ بەکارم سەرم بڕۆ نوێشم ناڕۆ تۆ براو نییە باوکە نییە کەسە نییە ئەمری نەمێنێ یاخوا کۆرە دەفڵتا فڵت خوێڕی بێ ئەدەب هیچ نەزانێ باشە تۆ لە کێوە ول بووی لە من زەوشک بەخوالی وەکەری لێم لێ بەڕاست کۆرە چیە زایی منیش کۆرە بەس بم بەسەرات بەسەری تۆ پۆلیسەکان دوام کەوتن گونیەکم دۆزی و هەر بووم بە کۆنە فرۆش چیمە نەبڕین وەڵام ماڵە بی و تا چیمەنم بۆ بڕۆمەگەر بە موکێش بۆ ببڕێ کورە وەختی ئەوە نیە من ژەمانم لە ماڵێک پیا کرد بە تەلاپێکەوە ئاڵانم لە خۆم ڕاکە لەم ناوان بەخواکە دەڕاکە دەبڕۆ کاکە تۆشتی وابێ قوربانجە قەبیرە دوو خوێڕی لەمان بۆ نەگیرێ ئەی ئافر چۆن دوو خوێڕی لەمان بۆ گیرێ تۆ غێر نظامیت ئەو قۆبچێت داخە دەی دەبا بڕێنێ یاڵە خێرە قوربانجە دیار لەمان ڕجا لێکم باواز لەم چالاکیە بێنین ئەو چالاکیەمان لە خواوێ ببرێتەوە قوربانجە قەناعەتی وازیان لەبێنی ناگیرێ ئێوە دوو پۆلیسی دەسە پاچە بوون ئالێ یا لوتمان بوو بۆ بەلووتیانەوە نەتانتوانی بیان بەس بگەڕێمەوە دایرە هەردووکتان نەقڵەکەم یاڵە باوە بەر یاڵە
ڕاوەتە بزانم چێ باوکە چیە شتێ لەژێر ئەو خێمەیە قلشکانی و ئەژوڵێتەوە باوکە یان لە ژێرم خێمەیە قرشکانی چی دی ئەزانە چی دی وەڵی ها ئەوەی چێکە لەم ساری منە گەیشتین هەی بێ حورمەت شوێن نەماوە لە ناوم دیکا با بێ حورمەتی بکەن و لە ژێرم چادرا دابەزن بێ ئەدەبانە دابەزن بێ حورمەتانە ئەوە ئێوە حورمەتان تیایە ئەرێ کاکە هێواش بە هێواش کاکە باتێدان ئەدەی تێمان گەێنە فەرموو باشە کاکە ئەمە خێزانمە و پارەمان پێ نەبوو لە ڕوومان نەها دەستڕاگرین و سوار بووین و ئەمە ینی فەقیریە بەس دابەزن بێ ئەدەبانە ئەی بۆ ناڵی بێ حورمەتیەکەین لە ژێرە سەردرێ وەرە خوارە بابە ڕە بەم لیشکاوتان خێرەمەک نەماوە وەرە حەمە سەر بەخوا شار بووین بە پەنگ بە دەستپیایی بێ ئەقڵەوە بەخوا دەیەکی جوانە وەڵێ دێکە جوانە بەڵام ئێمە خۆمان ناشین و ڕەزا قورسین دوای ئەقلی تۆ کەوتم بە شەرەف و بە ناموسم بەو تلیاکەوە بژیراینە حەیای 1000 ساڵمانە چوو تو شەرف ئەمە ئەفعال بوو تو شەرف ئەمە حەیاچوون و ئابڕچوون نییە تۆ قسانە چیەکی ئەیکە بۆ بە مۆری پارەکە وەرەبی زۆر پێ خۆشە وایە ئەمیشانە مجازەفەی ئەوێشتیە مردورە تەیرێکی ناسینی بەمزلانەوە ئێسادایەکەنم خەمە نەبێت چی داکەنی نەخێت بۆ نەکەی چەوشیکیان نزانی بۆچی ئێمە ئەچینە ئەو دێیە ئەڵێم ئەمە خێزانمە یا ئەڵێم خوشکمە بە جگوردێتی وەرمان ناگرن ها بۆ خۆمان لەوێ ئەحەسێنەوە کوڕە ڕەزا پەنگم پێ مەیە من کەر بووم دوای تۆ کەوتم با لەمە زیاتر ئیتر نەبین بە سینەما عاقڵ بە تۆ بە قسەی من بکە زەرەر ناکە بڕ وەرە بابڕ وەرە چیوە بەخێر بێت بەخێر بێت وەی ژن وەی بە قوربانی ژن بێت وەسە بەخێر بێت میوانن ئەمیوان بەخێر بێت وەسە چون باخم بانکە وەسە بەخێر بێت بە قوربانن ژن باوکە جان ئەوە چیە هەتی و باوکە میوانمان هاو ژیان لەگەڵا ژن بە قوربانە بم لە سەر خۆ خوا باوکە بۆم بێ نەزانی چی بەساقە بم میوانمان هاتوژنێکی جوانیشان لەگەڵای بەساقە بم ئەمە مایەکی تەشار بێ قەزاوی کە لەی شەکر و چایانی لەگەڵ خۆتا زەنجەڤیل و پەتاتە و بامی وشکێنی ناتوانانی ژنێ بۆ من بێنی کوڕە خۆ من هەناسەم تیا لەمە ئەوە چ نمونەیە بوو چ دەعبایە بوو دەربەر باشە پەلە ئەسانیشی ئەم فێڵە بۆ ئێمە زۆر باشە تۆزێ خۆڕاگر بە ئالێرە بە بۆ خۆمانی سراحەکەین و ئێمە مردی دەتوخوا بۆ بێنە بە قوربانە بم باوکەی جان کورە کاکە بێدەنگ بە باشە بزانین ئێستا چی بزانین کوێن نابێ بزانین کوێن تۆزێ بە حیا بە حرمەتیش بە باشە ژنیە و مابێ بزانین چێ بزانین نیت باوکی دە باشە باشە لەسەر خۆلت بەخواش شێتی کردی و خوا شێتی کا بۆ خاتری پێغەمبەراوە وەرە باوکە ژن میوان باشە باشە بەخێر بێن وەردادە بەخێر بێن یاخوا حاڵ وەزع بەخێر بێن خاڵەگیان ڕاستیەکەی ئێمە بەڕاستی قاچاقچی دەسی بڕوو یعنی چی پارە و پولمان هەبوو هەمووی لە کێشای بوو ئێستاش ئەوە مفلیس بووین و ئەگەر بکرا یەک دوو ڕۆژ ئێمە لێرە بووینایە بۆی ئیساحەتێکمان کردا نانا چێ حەدیە ناتان کاتە جلۆ فەرمون ئەرێ بێتەنگ بە تۆزە حرمەتی تیابێ یەکەی ئەوە ژن و مێردن دوای ئەوە زانی چییە کوێ ئەڵێ لیان نەقەوماوە و بۆ دێنی نەهاتوو ناتام دێ ناستەغفر الله ژن و مێرد نینێ مەمە خوشکمە ئەمە خوشتە بەڵێ دەی بەخۆشی بێ ئینشاڵڵا کۆتایەکەی خێرە بێ دەفەرمون بەخێر بێ کاکە گیان جۆ بگرە من دوو ژنم هێناوە لە ژنی یەکەم مناڵم نەبوو ئەمری خوای کرد یاڕەبی خوافیکە خۆش بی یاخوا اینجا لە ژنی دووەم خوا ئەم کوڕەیە
بەسەریشیەوە ئەمری خۆی یاڕەبی خۆعافریکە ماموسڵ ئەوە چیتە بۆ ئەم لێکەی تۆزێ بە خۆشی پاڵم پێوانەیە دەستی زۆر نەرمووی کە خۆشادای تۆزە نەروی بەسە ناتخوا زۆر خۆشە زۆر خۆشە اینجا ئەم کوڕە تاقانەیە تۆزێ وەزئیشی نالەبارە و داوای ژنیشم دێکە بەڵام بەخوا نامەوێت دڵی بشکێن ماموسڵ گیان من لە نێتی دڵت هێزم چیش بە من بخرێ لە خزمەت تاو ئامادەم اینجا ئازاییشیە بەڕاستی ئەمەیە دڵی نەشکێنم تۆ سیر کە سەیریکە چەند بەختەوەرە دەی پاڵم پێوێنێت خوا نەڕۆنەوە باش عاقڵیات ئەڵڵا کە خۆشە ئەڵێم وەمەگری کۆڵم جەم تنگ بەساقەبم زۆر خۆشە دەی تنگ خوا نەڕۆنەوە باشە دەبەستم هیلاگوم دەبا ماموسڵ گیان من لێو تێگەم بەنیسبەت منەوە یاڕەبی پیرۆز بێ ئەوە خوشی منە بە کراسی بەریەوە پیرۆزی ئەو کڕۆ بێ زۆر نەرم و خۆشە دەوەرە دەرەوە کەرەمی زەڵانم تەقی دەوەرە دەرەوە بە تۆ چ پەنگە بوو بە منەیە باشە جارە ماومە وەرە چی ماوە ئەو هاتیوە وازم لێ ناینە خەریکە سوار من لەمە بێت کوڕە وەڵی نایەرم چاو خافڵکەم دەوەرە دەرەوە چییە؟ تو شەر تۆ بەشەریت ئەو بەڵم لە چییە؟ بردوم بێ ئەزانیشی عقڵ بە ئەمە ڕێویە و بە پیرمانەوە هاتووە تەڕەماشە بە سەری تۆ باوکی ئەمەنەی پارە پێیە بزانە چۆن بۆ ناڵەکەم باوکی زانی ئەی بچی ئەیوش چیم هەیە ئەدەمێ بەس ئەو خوشکە بە بەو کوڕ باشە خێری دەوەرە بە قوربانی ئەو پاپوزە بم بۆ چۆ ڕاکەی دوگەوە داخست کە عقڵ بە چۆن وارێ بە قوربانە بم ئاخر من تۆ مەوێت تۆ بە ساقی بەژنە و باڵا بم دەوەرە پێشکی ماچەکم بە دوای حسابەکە لای باوکم وەرگرا بە قوربانە زای چۆنە عقلیشان ئەزای شتوان نابێت ئەمێ شتەکە بە شەرع و بە قانون دە تۆ ژۆنی گیرە بە بۆ سرێکمە بە خۆ بە دەستەوە دەبە مەشکێنە بە قوربانێ ڕۆڵە دڵی عازز مەکە ئەوەنی کەرەوە ئەخ کەرانێ زانی چی ماشەڵڵا سەری و چاوە جوانانە ئەخۆ دەم و لێوەکەی چۆر بێ وەشتە و پاپوزە دەتخوا عادی لە زانم چۆرە لێو باوکە ڕۆ جەمشیدە پیاوە خۆ باوکە فریاکۆ باوکە جەمشیدە پیاو دەرچوو بنعلت بی بۆچی بە شەریەتی با واو پێ بڵێم با تۆزی خۆ ڕاگرتایە ئەمە ڕێی و بە پیرمانەوە نەژڵێنەوەی بێ خۆمەتینە ئەسانی چی اعترافەکەن باشە یاعتراف ناکەن مێشتان هەڵە بۆ قورآنە مامۆستا وەڵڵا هیچمان نەکراغەمە لێسیە تخوابی بەرەسەرەوە تۆزە بە درۆکە مامۆستا بە قورئان درۆکە ئەم خوێڕی هەتا ئێوارە خوێڕیە پەنگی بە مننا والله ڕاست و دروستەکەی ئەمە تاوانبارە ئێمە هەندێکمان لەدەست پۆلیس هەڵاتووین دەتا چی پۆلیس دەبەو خوایە مادام لەدەست پۆلیس و لەدەست خانوون ڕاتان کردووە ئەبێت تەسلیمی خانوونتان کەمەوە دوای ئەوە تاوانبارنیەوە تاوانەکەشتان چی بێ لە بەردەمی قانوونە باسی بکەن باش